لە دوای بڵاوکردنەوەی راپۆرتێکی کەناڵی پەیام لەسەر هاوردەکردنی جۆرێک لە بەنزینی مەترسیدار بۆ شاری سلێمانی کە هاوڵاتیان تووشی نەخۆشی شێرپەنجە دەکات، ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەشی گومرگی خاڵی سنووری باشماخ هاتنە دەنگ. لە ئێستاشدا توانراوە 42 تەنکەر بەنزینی زیانبەخش و کوالیتی نزم لە خاڵی سنووری باشماخ دەستگیر بکەن. هەروەها بەپێی بڕیارێکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەبێت کارمەندانی بەشی پشکنینی خاڵی سنووری باشماخ و کۆمپانیای هاوردەکاری بەنزینەکە بدرێنە دادگا. بۆ مەسەلەی ئەوەی کە باستان کرد ئێمە دوو جۆر عقوبایە. عقوبەیەکەیەکە لە ناو سنوورەکەی بڵین مەرزەکە بێت، ئەوە ڕەوانەی ئێرانەکەین وەکو ئەوەی کە هەفتەی پێشوو من لە مەرزی باشماخنە لە مەرزی پەروێزخان 15 تەنکەر ماگر 6 تەنکەری تر ماگر ڕەوانەی وڵاتی ئێرانمان کردەوە. عقوبەی ترەیە کە لە دەرەوەی بێتە دەرەوە کە هاتە دەرەوە عقوبەکەی زیاترە بێت و بەپێی ئەو یاسای ژمارە 23 ساڵی 1984 عقوبەکەی بەڕاستی زۆر قورسە بێت لەوە ئەچی ئەم کۆمپانیا زیاتر لە 2.5 ملیار دینار بکەوێت عقوبەکەی. ئێمە ئێستا بنزینەکە و تەنکەرەکان حجزە و بۆ هیچ لایەنێک ناتوانێت هەردووکیان لێکری جا بکاتەوە ئەبێ بمێنێتەوە. بەڕێوبەری بەشی گومرگی خاڵی سنووری باشماخ دەڵێت ئامێری پشکنینەکانیان بە دروستی کار دەکەن. لە ئێستاشدا دۆسیەی لێکۆڵینەوەیان کردوێتەوە تا لەوە بکۆڵنەوە کە چ کەس و لایەنێک لە پشت هاتنە ناوەی ئەو 42 تەنکەرەوەن. بۆ ئەو مەبەستەش نوێنەرایەتی داواکاری گشتی قەزای پێنجوێنیان ئاگادار کردوێتەوە. ئێمە گەشتوینێتە ئەو نەتیجەیی کە بەڕاستی جیهازەکان ئامێرەکانمان هیچ کێشەیشیان نییە، چونکە هەمان نمونەی سلێمانیمان بردووە لە باشماخش پشکنینمان بۆ کردوتەوە هەمان ئەنجامی سلێمانی دەرچووە. لە قۆناغی ئەوەیان کە کەسی بەرپرس لەوە لە باشماخ دیاری بکرێ و هەر بەپێی ئەو کۆنووسش کە نووسراوە و کاک دکتۆری ژاماژەی پێەیە ئەمە ڕوبەڕووی داواکاری گشتی و دادگایەکەینەوە، دادگای تایبەتمەندی ئەەکەینەوە و کۆمپانیاکەش بەپێی یاسای 23 ساڵی 84 گومرگ ئیجراعاتی توندی لەگەڵاکرێ. ئەمە جگە لەوەی کە ئێستا داواکاری جێگرایەتی داواکاری گشتی پێنجوێن لای خۆی دۆسیەکی کردوتەوە. ئێمە هەوڵەیە نوێنەیەک لەم لێکۆڵینەوانەی خۆمان بنێرین بۆ جێگرایەتی داواکاری گشتی لە پێنجوێن. کۆی گشتی ئەو بەنزینە ژەهراویەی کە کۆمپانیا بازرگانیەکە ویستویەتی بێنێتە شاری سلێمانیەوە نزیکەی 15 ملیۆن و 120 هزار لیترە بە وتەی لایەنە پەیوەندیدارەکانیش سەرەڕای خراپی کوالیتیەکەی بەهۆی بوونی ڕێژەیەکی زۆر لە مادەی بانزین تێیدا لە کاتی سووتانیدا هاوڵاتیان تووشی نەخۆشی ترسناکی شێرپەنجە دەکات. هەروەها ئەو لایەنانە دڵنیاییش دەدەنە هاوڵاتیان کە ڕێگریان لە هاتنە ناوەی ئەو بڕە بەنزینە کردووە و کۆمپانیای هاوردەکار و کارمەندانی بەشی پشکنینی مەرزی نێودەوڵەتی باشماخیش لە دادگا دۆسیەی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.